بهرحاڵ سڵاو ڕێز ئازیزانی من هیوادارم کە زۆر باش بن ئەمڕۆ هەروە بە چەند خولەکێک ڕێی خۆمەڵێم لەسەرەوەی کە ئەمیشێتی کە ئێستا هەیە بۆچی لە هەڵبژاردن ئەترسێ و ئەو هاوکێشانە چۆنن کە ئەو مۆزوعانەی ئاوا لێ کردووە. لێرەوە مێ بگەڕێمەوە بۆ ڕابردوو ئەو سەردەمانی کە نۆشوام سەفا لە ژیانە بوو یان یەکێتی بوو. لە دواییە نۆشوام سەفا ئەوە بوو کە لە یەکێتی جیابەوە، لە دواییە هاتە سەر مەسەی دروستکردنی گۆڕان. ئەو سەردەمانە کە کاگنۆشیوان بۆ نمونە گۆڕانی دروست کرد و ئەوە تاوان یەکێتی زۆر حاڵی خراپ بوو، بەڵام لەسەر و ئەمەشەوە ئەو کاتە یەکێتی مەسەلەن جەلال تاڵەبانی هەبوو کە جەلال تاڵەبانی بە هەموو ڕەخنەیەکەوە کە ئێمە لێمان هەیە دیسان کەسێکی معتەبەر بوو، هەم ئێرانیەکان حسابیان لەسەر کرد و هەم خەڵکانێک هەبوون لە کوردستان بە هەمان شکەڵ و هەم بنەماڵی بازانی و تورکیا و لە بەغدا لە قوڵایی عێراقی شاکە لەو هاوکێشانەیە ئەو دیسان ڕۆڵی هەبوو واتە معتەبەر بوو و لەلایەن ئەمریکا و بەریتانیا ئەوانش حسابی لەسەرەکە. لەو سەردەما مەکتەبە سیاسیە کۆنەکانیش مابوو، ئەوانش کە زۆربیان دز و درۆزن و ئەوانە بوون، بەڵام دیسان چونکە ئەوان تەجروبەی شاریان هەبوو، تەجروبەی شاخیان هەبوو، وەکو ئەم سەرکردایەتی ئێستا فشەڵ و مەسەلەن بێ قسە و ئەوانە نەبوو لە حەقیقەتە بە هەموو عیب و عار و دزی و درۆزنی و ئەوەی کە ئێمە چەند ساڵە پێیانەکەین کە هەمووی ڕاستە، بەڵام دیسان ئەوانە مەسەلەن وتاریان هەبوو، قسەیان هەبوو، بیر و بۆچوونیان هەبوو. با ئێمە دژی بین تۆ لەوە گەڕێن نەمێتە هاوکێشەکە باسەکەین. بەڵام لەو سەردەمانەیشتا هێشتا یەکێتی زۆر فەشەلی هێنا و گۆڕان بە تەواوەتی تینی بۆ هێنابوو بۆ یەکێتی. ئەگەر ئێران فریای نەکەوتایە لە بەرمام جەلال و ئەوانە ڕەنگە ئەو کوسیانشی کە هێنای ئەوەشی نەهێنایە. بەڵام ئێستا چی؟ ئێستا هاوکێشەکە بە تەواوەتی فەرقی کردووە ئازیزانی من. فەرقەکە لەوایە کە جەلال تاڵەبانی نەماوە، گۆڕان هەیە بەڵام بە مردووی گۆڕان هەیە. ئێستا یەکێتی سەرکردایەتی نییە، مەسەلەن فکری نییە، عەقڵی بیرکردنەوەی نییە، وەکو ئەڵێن فارسەکان خەتی مەشی سیاسی نییە. تەواوی سەرکردایەتی کۆن و نوێی یەکێتی هەر هەمووی ئێکسپایر کراوە، پاڤڵ خۆی بڕیارەدا، پاڤڵیش نە عەقڵی سیاسی هەیە نە هیچ وەسیلەیەکە یا کەرەسەیەکە خەڵک گاڵتەی پێەکە لە حەقیقەتە. لەسەر و ئەمەوە بڕیادەری نییە، کەس نییە قسەی هەبێ لە حەقیقەتە. و ئەم پاڤڵ و قوباد و ئەوانە لە ئێرانیش بەس بەکەرن ئەهێن ئەجنای اعتباریان نییە، لە تورکیا اعتباریان نییە، لای پارتی و بنەماڵەی بازانی اعتباریان نییە، لە عێراق و قوڵاییەکەیان نییانە، لای ئەمریکی و لای بەریتانیەکان نییانە. یعنی ئەم یەکێتیە دەرگیری ئەمە بووە لە واقعە، لە هیچ شوێنەکە ئەمانە معتەبەر نین و بەڕاستی حسابیان لەسەر ناکرێت و بنەماڵەی بازانی حسابیان لەسەر ناکە. لەم لایشەوە بۆ هەڵبژاردنەکان تۆ دیقەتەی ئابەم حاڵەوە کە یەکێتی هەیەتی کە ئێستا باسم کرد کە نە سەرکردایەتی ماوە، نە عەقڵی بیرکردنەوەی ماوە، نە متمانەی ماوە، نە ئیعتباری ماوە، نە حساب سەر ئەم پاڤڵ و قوباد و ئەوانە کە لەسەر و هەموو ئەمانەشەوە کە ئەمانە نەماوە، دیسان لە مەنتیقەی سلێمانیە زۆربەی خەڵک نایەوێت دەنگ بدا، بەڕاستی نایەوێت دەنگ بدا خەڵکی ئەو ناوچەیە، چونکە بێزیێتەوە لە هەموو حیزبێک. لە زمنیشا نەوەی نوێیش هەیە کە شاسوار و ئەوانە بەداخەوە ڕەنگە خەڵک کۆمەڵێ دەنگی پێ بدەن و دەنگ بهێنێ. پاشان لاهوری شێرجەنگی و کۆمەڵێک سەرکردایەتی یەکێتی کە لە دەرەوەی یەکێتین ئێستا و هەر خوان بە یەکێتی ئێزانن ڕەنگە ئەمانە لیستیان هەبێ. ئەگەر ئەمە نەبێتە ئەوەی خەڵکانێکی بێ ئیش و بێکار بڵێن وەڵا ئارام ئەحمەدی فعل لاهورە کاتەوە من هاوکێشەکە باسەکەم لە ڕاستیە، ڕەنگە ئەم ئینسانەیش لیستی هەبێ لە هەڵبژاردنانە. کە لیستی هەبوو ئەو کاتە زۆری یەکێتی دەرەوەی دەنگش بەو ئەدەن، ئەم یەکێتی کە ئەمێنێتەوە ئیتر بەڕاستی هیچی وای بۆ نامێنێتەوە. ئەم ترسەی پاڤڵ و ئەوان لە مەسەلەی هەڵبژاردن ئەدەنێ سەرچاوی گرتووە. جا ئێوە لەوەش گەڕن کە من باوەڕم بە هەڵبژاردن و هەڵبژاردن لای من قسەی قۆڕە لە حەقیقەتە لە کوردستانی ئێمەیە لە ڕێگەی هەڵبژاردن و پەرلەمان و ئەمانە هیچ گۆڕانکاری ناکرێ. ئەو پەڕی مەجموعەیە مشەخۆر ئەچنە ناو پەرلەمان و دانیشن بۆ خوێن موچەی خوان وەرەگرن وەکو ئەمانەیە کە پێشتر وەریان گرتووە.
لەبەر ئەوە ئەمانە ئەترسن لەمە نازانن چی بکەن ئەو ئەقڵیشیان نییە بتوانن بە زووترین کات کۆبوونەوەیە بکەن وەکو لایڤەکەی پێشوا باسم کرد بە لاهوری شێرجەنگیەوە بە ئەژی ئەمینەوە بە فڵان و فیسارەکانەوە بە مەکتەب سیاسیەکانەوە کە ئێستا لەگەڵ لاهوران بەو نفوسە کۆمەڵایەتی سیاسیەکە ئەمانە هەیانە لەگەڵ ئەمانە دانیشتنیەکەن لەگەڵ کۆنەکانە بێن بەیەکەوە هەمویان ببن بە یەک گوتاری سیاسی و بێنە ناو هاوکێشەکە و بۆی بتوانن بەتەواتی غەرق نەبنەوە بەتەواتی نەدۆڕێن ئەم ئەقڵیشیان بەوە بەڕاستی ئەقلان پێ ناشکێ بۆ لەبەرەوەی چاوچنۆکی و مەسەلەی پارە و ئەمانە کوێرایی داهێناون کاکە عەزیزانی من حتا کێشەی پاڤڵ و ئەوانە لەگەڵ لاهور و کودەتا و ئەوانە مەسەلە بەرژەوەندیە ئیلاقی بەسەر یەکشی ترەوە نییە مەسەلە ئەوە یەکەم بۆ لە پاڤڵ ئەڵێ بە هەمووشی هەر خۆم بم بەڵام خۆشی ئەوەیە کە 2 ساڵە هەیە نەکەر ئەو دەڤەرەی کردۆ بە قوڕا یەکێتیشی کردۆ بە قوڕا بۆیە یەکێتی ئەم یەکێتی نایە لە بچێتە ناو هەڵبژاردنەکانەوە ئەوە تا لە ڕێگەی فێدن عەبدولقاهرەوە داوا ئەکەن ئێکاکە بە ئەکاک مەسعود دڵی گەورە بێت و بەشم با 2-3 کورسی بە بێشێتی کۆتاکان و یعنی یەکێتیەک کە سەردەمانێ لە ساڵ 1970 هەموو دەڤەری سلێمانی یەکێتی بوو لە هەولێرا تەنگی بە پارتی هەڵچنی بوو لە بادینانە هێز و نفوس و پایی کۆمەڵایەتی هەبوو ئێستا ئەوەندە ڕسوا بووە ئەپارێتەوە بەشم کاک مەسعود 3 کورسیمان باتی کۆتاکان و بەخوا ئەوە ئەمە کەی حاڵی ئێوەیتیان کاکە ئەمە کەی حاڵی ئێوەیتیان ئەم هەموو پارە و چاوچنۆکی و ئەمانەتان بۆ چییە ئێوە من تێ ناگەم بەڕاستی اینجا من لە مەسەلەی ئەژی ئەمینە شتێکی ئەو تۆم نەوت وەچونکە من ئاگام لە هەموو وردەکاریەکان هەیە ئازیزانی ئارام محەممەد لە کوردەواری خۆمان قسەیەک هەیەڵێ ئەگەر بوش ئەگەر لەگەڵ کەسێکی شابوو بە شەڕێ ئەوەندەی تیا بهێڵەرەوە کە سبینە لە ڕوود بێ مەرحەبایەکەی بەڕاستی لە ڕوود بێ مەرحەبایەکەی بەڵام کێشەی ئەم پاڤێڵ و قوباد و ئەوانەیە هیچی تیا ناهێڵنەوە لە ڕاستی لە بیرمانەکە هەر ئەم پاڤڵە کە تەیڤی لێ پرسی ئەیان و ئەژی ئەمین لە هەولێر و ئەوە سەلمان ئەوە من بە پارتیڵ هیوادارم پارتی تەمەی بکە ئەوە من بە پۆساڵەکان تەمێمە کرد چاوەکەی من تۆ بۆ ئەوەندە بێڕێزی بۆشی ئەوەندە تۆ بێ ئەحترامی باشە ئەی چۆن ئێستا هەڵەسی پەیوەندی پێوە ئەەکەیت لە هەولێرە ئەڵی کاک ئەژی ئێمە ئامادەین بین بۆ ماڵەوە بۆ لا داوای لێبوردنی لێ بکەین ئەمانەوێ بین بۆ ئەوەی ئاسایشی گشتیە چیە لە هەولێر داوای لێبوردنی لێکەین ئەویش ڕێکدا ئەنیشێ ئەڵێ من پێویست ناکات بێن بۆ هەولێر سوکایتان بە دایکم کردووە بچن بۆ لای دایکم داوای لێبوردنی لێکەن خۆی بەهێزەوە یەتەوە سلێمانی دەحەدای ئەوە ئەکات لە ماڵێکادا ئەنیشێ پاڤڵ ئەڕوا هەموو ئەو چوادۆرە بەهێز لە ترسا بەهێز ئەیگرێ بەس حوشەکە چەکدایەتیان بوو بێت باش نییە خۆی و وەها بوو هەموو ئەمانە ئەچن بۆ لای پاڤڵدا ئەنیشێ ئەچەمێتەوە دەستی دایکی ئەژی ماچەکە داوای لێبوردنی لێکە بۆچی خۆتانە خەنە ناو ئەم تەنگانانەوە بەڕاستی کاتێک کە لەگەڵ کەسێکە ئێوە کێشەتانە بێ بۆچی ئەمەندەیتیانە هێڵنەوە کە سبینێ لە ڕووتان بێ مەرحەبای یەکترکەن ئەوەندە شەرمەزان لەبن لەواقع بۆچی ئەمە دەکەن بۆچی ئاوا ئێوە ڕەفتارەکەن من نازانم ئێوە لەناو عایلا گەورە نەبوون ئێوە لەناو دەسە سفرە نەبوون ئێوە چین لە ڕاستیەکە هیچ پەیوەندیشی سیاسی و کۆمەڵایەتی و فڵان و فیسان ئێوە لەو کۆمەڵگایەیە نایزانن بۆچی ئاوا دەکەن زۆر کەس دەپرسێ هەڵێ ئەوە کاگەڕام لاهوری شێخزەنگی بۆچی دەنگی نییە طبعا من نازانم لاهوری شێخزەنگی بۆ دەنگی نییە بەڵام لاهور بەڕێی خۆم لاهور بێمنەتە بێمنەتە لە ڕاستیە ئەو ئێستا بۆ خۆی دانیشتووە خەریکی ژیانی خۆتی بێمنەتە لە ڕاستیە هیچ ڕەنگە هیچ ئەوەش ناڵێ ئەوە نەکات تاوەکو کاتی هەڵبژاردن بزانێ ئەو کاتە چیەکە یا چی ناکە بۆچی بێمنەتە چونکە لاهوری شێرزەنگی ئەم پاڤڵ و قوباد و ئەمانە باشە ناسێ ئەزانەیە کە ئەمانە جگە لە وێرانە جگە لە ڕسواکردنی یەکێتی جگە حتا لە ڕسواکردنی هەموو باشوور شتێک لە هەڵبەکەیانە نییە هەر لەبەرەوە بۆشی مۆزۆ نییە ئاویەت و ئەڕوات و هیچ ئەوە ناکە چونکە ئەمانە باشە ناسێ یعنی بنەتی نییە لە حەقیقەتا بە یەکێتی و بە پاڤڵ و ئادەم بابەتانە باش نییە تەواو بەڵام ئەلێرەوەیەکە ئەم جەماعەتی یەکێتیە ناتوانن بچنە پای مەسائلی هەڵبژاردن چونکە بە تەواوەتی تڕۆ بوون و بە تەواوەتی ڕەسوا بوون وە کەسێکیش نییە بیریان بۆ بکاتەوە کاکە من ئاگام لێ لە مەلا بەختیارەوە بۆ دلێری سەیمەجیەوە بۆ حاکم قادرەوە بۆ مەحموود سەنگاویەوە بۆ بەرهەم ساڵحەوە بۆ فڵان و فیسارەکانی ترەوە هەموو ئەمانە یەن ئەڕۆن ئەجوڵێن بۆ ئەوەی شتێ بە شتێ بکەن بەڵام ئەم پاڤڵە شبروشێتە هیچ گوێ بە هیچ شتێک نادا تۆ ئەمە باجەکێتی بەڕاستی
باجەکەی ئەمەیە ئەینا تۆ بۆ لەوە ئەوە تا ئەمڕۆ پێم وایە محکەمەی نازانە فیدراڵی هەڵێ ئینەکەی دواخستووە بۆ وادەی نازان دێژبورەی پەرلەمان نازان چیاتە یعنی لە دوای 33 ساڵ ئێوە 3 شاتان بەدەستەوەیە ئەمە حاڵەکەتانە بەڕاستی ئێشتا گلەیش لە مێژووە کا خەڵکی کورد کە ئاکە مێژوو ئەمەیە و تاوانبار ئێرانە و تاوانبار تورکیایە و تاوانبار ئەمە وەڵی بابە تاوانبار کەس نییە تاوانبار کورد خۆیەتی کاکە کورد خۆی ناتوانێت دەوڵەتداری کە ئەی هاوار خۆ بە زۆر نییە تۆ 33 ساڵە هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دوهۆکەی بەدەستەوەیە دوو حیزبن تۆ ناتوانانی حکمڕانی بکەی کاکەجێ ناتوانانی حکمڕانیکەی یعنی کورد ئەقڵیەتی دەوڵەتداری نییە ئێوە کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێ باندی مافیایی چەتە دزن و لەمە بەدەشتێکی تر نین ئەمە بۆ خۆی کێشەکەی لایقەتان کە ئێمەش ئەم قسانەکەین کۆمەڵە شەڕە خۆتان هەیە سوکاتیمان پێکەن و جوێنمان پێدەن و ئیهانەمان پێکەن و ئەمانە ئەوەن و ئەوە خۆی فرۆش و ئەوەی کرد ئەوەی ئەم قسە قۆڕ و قسە پوچانە لە حەقیقەتە یعنی ناتانەوێت ئێوە لەو ڕاستێت تێ بکەن لەبەرەوەیە بەم حاڵەوە یەکێتی ناتوانێت بچێتە پای هەڵبژاردن و ئێرانیش ئەمە ئەزانێ بۆیە ئێرانیەت داوا لە یەکێتێکە ئەڵێ هەوڵ بنشت ئەم هەڵبژاردنەوە چونکە ڕەنگە بە تەزویریش نەتوانێت ئەوە بکە چونکە بۆ لەبەرەوەی لە سلێمانیا ئێستا کاکە یەکێتی ئەم یەکێتیە وەکو وتم سەرکردایەتی نەماوە 124 ئەندامی ئەنجومەنی هەیە بەشە نازانێت ئەمانە لەکوێن عەزیزانی ئارام ئەحمەد باشە کەس نەزانێت لەکوێن ئێوە بینیوتانە 2 ساڵی ڕەبەقە ئەم ئەنجومەنی سەرکردایەتیە کۆبوو بێتەوە قسەیەکی کردبێ دە کەسیتان بینیوە ئەم 124 نەفەرە بێن وتارێکیان هەبێ یەک سەرکردایەتیشێتی هەیە وتارێکی هەبێ کەس نییە هیچ هەمووی دانیشتووە لە ماڵەوە تەواو کاکەجیان حتا من لەگەڵ زۆر بێ هەرە زۆری عەزیزانی سەرانێکی تیا قسە ئەەکەم لە کۆن و لە تازە بەڕاستی لە کۆن و لە تازە من نامێت ناو بڵم بەڵام ڕۆژانە لەگەڵ ئەکسەریەتیانە من قسە ئەەکەم بەڕاستی یعنی ئەوەم هەیە بەڵام ئەمانە هیچیان ئامادە نین کە لەسەر پاوڵ حسابکەن وەڵڵەهی خۆشەویستان من ناوی کەس نابم بڕواتان نەبێ ئێستا یەکێتی دوو بەشە ئەبم حاڵیشەوە ها پاوڵ بەجیایە قوبات و شانەز بەجیایە کاکەش باشە هەردووکیشان دشی یەکتر و چاڵ یەکتر هەڵەکەنن هەم گروپی پاوڵ هەم گروپی قوبات و گروپی شاناز کە بەیەکەوە ئەمە حاڵەکەتانە ئێشتا گلەیشەکەن وڵا کاکە هەڵبژاردن ئەو نەبابی ئەوە ناتوان هەڵبژاردنکەن بە قوربانی ئەو ئیفلاستان کردووە ڕاستیە بیر لە حاڵی خۆتانکەنەوە وەڵڵاهی لێرەشەوە پێتان ئەڵێم من 1000 جار وتومە ئەوەی کە بنەماڵەی بازانی کرد بە کەڵەکە جەماعەتی یەکێتی باوەڕ کە جەلال تاڵەبانی بوو سەرەتا هەستا ڕێکەوتنامی استراتیژی کرد خۆی چوو بۆ بەخا بۆ سەرۆکۆماری بە تەسبیح قۆڕەکەیەوە هەموو کوردستانیدایە دەست مەسعود بازانی بنەماڵەی بازانی ئەوانش ئیشی خۆیان کرد تەواو کەواتە ئەگەر بنەماڵەی بازانی ئێستا ملهوڕەیەکە وە کەڵەگاییەکەوە ئەمەکە تاوانی خۆتانە کاکەجیان ئێوە خۆتان بنەماڵەی بازێتان کرد بە هەموو شێ لە باشووری کوردستانە کاکە ئەوە تا مەسەلەن کەستان هەیە وەکو ئەوەی نووسەرەکەی هین پشکۆ نەژمەدین لە دوای ئام هەموو شەڕا کە لە شاخ و لە شارە دژی پارتی کرد داڵێ سەرگۆڕەکەی مەدام سەفا کاکە ئێوە خۆتان واتان لە بنەماڵەی بازانی کرد ئایلەوە لەم لاوە لە پەرلەمانە شەڕەکەن لەو لاوە قوبات ئەڵێ تەنها یەکاک مەسعود هەیە لە کوردستانە لە نازانشیە ئەمە حاڵەکەی ئەوەیە بەڕاستی لەبەرەوە ئەم حەقیقەتانەی کە ئێمە باسیەکەین بە دوژمنایەتی لە قەڵەمی مەدەن ئێمە لە ئەوروپاین و ئیشی خۆمانەکەین و ئەشین پێویستیمان بە کەس نییە بەڕاستی دەرێکی ژیانی خۆمان نەزەری خۆمان ئەدەین بەڵام ئەمە حاڵەکەی ئێوەیە ئێوە ئەلەمە ئەترسن بۆیە ناتوانن هینکەن پشتە پای هەڵبژاردنەکانەوە من هەر ئەوەم هەبوو بۆ ڕوونکردنەوە بۆ ئێوە خۆشەویستان هیوادارم کە توانی بێتم دەو هاوکێشەیە سوودم بە ئێوە گەیاندبێ کە حاڵێکێتی چۆنە و بۆچی ناوێرێ بڕواتە پای هەڵبژاردن و بچێتە ناو ئەم مەعمەعەیە کە لە باشووری کوردستانە هەیە وەکو وتم ئەمە خوێندنەوەیەکە نەزەری خۆم نییە وەکو ئارام ئەحمەد یان نەزەری ئارام ئەحمەد یەکێتی لای من ڕەفزە پارتی لای من ڕەفزە پەرلەمان لای من ڕەفزە ئەم سیستەمە چەتەگەری لای من ڕەفزە من بە هیچ جۆرێ ئامادە نیم بەڕاستی هەر گروپ و دەستەوە تاقمە بچێتە ناو ئەم هەڵبژاردنەوە بۆ نمونە جگەل لەوەی کە کۆمەڵە شەڕەخۆر ئەکاتە ئەندام پەرلەمان بۆ دزی و بۆ پارەکۆکردەوە بۆ ئەوەی یەکشی تری سوودی نییە بەڕاستی ئێوە ئاگاتان نەوە پەرلەمانەیە خۆشەویستانی عەزیزانی من وەڵاهی 92 باشتر بوو کاکە 92 کۆمەڵی پیاوی تیا بوو کاکەجیان لەناو ئەم پەرلەمانە ئێستا کۆمەڵی ببورن بەڕێزان ببورن بەڕێزانەوە هینەکە کەوتە خوارەوە ئێستا کێیتیان ناو پەرلەمانە کۆمەڵە چڵی تولاتی دووتەکە ئەوە تەکەی بینین بەهەرحاڵ من لەو جاتە کاتان ناگرم خۆشەویستانی من هیوادارم زۆر باشون ببورن ئەوە مۆبایلەکە کەوتە خوارەوە هەرویستم ئەو قسانە بکەم و ئیتر بەخواتان ئەسپێرم و سەرچاو و خواتان لەگەڵ بێ ئازیزانی ئارام